کاتێک هونەر دێتە گۆ سەردەمی مۆزەخانە زیندوەکان. ئایا تا ئێستا خەیاڵت کردو بچیتە ناو تابلۆیەکی هونەری و لەگەڵ خودی هونەرمەندەکە گفتوگۆ بکەیت لە ساڵی 2026؟ ئەمە چیتر خەیاڵ نییە. مۆزەخانەکانی پاریس و تۆکیۆ بە یارمەتی ژیری دەستکرد AI و هۆلۆگرام مێژویان زیندوو کردوێتەوە. لێرەدا دوو ئەزمموی جیهانی دەخەینە ڕوو. یەکەم، شەوە پڕ ئەستێرەکە ڤینسەنت ڤان گۆغ. ئەم تابلۆیە تەنها وێنەیەکی جێگیر بەڵکو ئەزممونێکی زیندووە. گەردەلوولە شینەکان و ئەستێرەکان بە هێواشی دەسوڕێنەوە. دەتوانیت بپرسی بۆچی ئەمە کێشە؟ هۆلۆگرامی هونەرمەندەکە دەردەکەوێت و باسی هەستەکانی ئەو شەوت بۆ دەکات. ڕەنگی ئەستێرەکان بە پێی تاریکی ژوورەکە دەگۆڕێن و گەشاوەتر دەبن. 2. پەیوەندی بیرەوەری ساڵڤەدۆر دالی. ساعتە تواوەکان لەم مۆزەخانە زیرەکانەدا چیتر تەنها وێنە نین. ساعتەکان وەک شتێک لە تابلۆکە دێنە خوارەوە بۆ سەرزەوی مۆزەخانەکە. ئەگەر دەست بۆ ساعتەکان ببیت وەک ئاو دەجوڵێن و لێت دوور دەکەونەوە. هێمایەک بۆ ئەوەی کات دەستکەوتی مەحاڵە. ژیری دەستکردی ساڵڤەدۆر دالی بە شێوازێکی مەتەڵ ئامێز و جیاواز وەڵامی پرسیارەکانت دەداتەوە، ڕێک وەک کەسایەتیە شێتانە و ناوازەکەی خۆی. ئەم ئەزموونە پێی دەوترێت Generative AI Art Experience. مۆزەخانە گەورەکانی وەک ئەتەلیە دێ لومێر لە پاریس سۆفتوێری تایبەت بەکاردەهێنن کە نەک تەنها وێنەکان بەڵکو ڕۆح و کەسایەتی هونەرمەندەکان زیندوو دەکەنەوە. حەز دەکەیت مۆزەخانێکی لەم شێوەمان هەبێت؟